کان ئێران لە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و بۆردمانی ناوچە سنووریەکان زیاتر لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەلیزادە سکرتێری گشتی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیست ئێران تاوتوێ دەکەین کە لە سلێمانیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵماندا بەڕێز عەلیزادە سڵاوڕێز پێتان وایە بۆچی ئێران دەستی بەو هەڕەشە و بۆردمانانە کردووە؟ سڵاو بۆ ئێوە و بۆ بینەرانتان ئەوە یەکەم جار نیە کۆماری ئیسلامیران هەڕەشە دەکا ئەوە ماوەی ئەو ساڵانی ڕابردوو بەردەوام هەم هەڕەشەی کردووە هەم بەکردەوەی دەرهێناوە بۆ نمونە ئوردوگای ئێمە لە زرجۆز لە نەوەدەکان چەند جار کەوتە بەر هێرشی موشکی کۆماری ئیسلامی ئەو 2 ساڵ لەوە پێش مەقەڕی حیزبی دموکراتیان لە کۆیە دابەر موشک و بەردەوام لە سنوورەکانی شەر تۆپبارانەوە بووە ئەوەی تازەیە بارودۆخی سیاسیەکەیە بەڕاستی بارودۆخی سیاسێک کە ئەو کردەوەی تەدا ڕوودەدا ئەگینا نەفسی نەتەجاوزکردن و مەرز بەزاندن و تۆپبارانکردن و موشک بارانکردن تازەیەوە نە هەڕەشەکردنیش بارودۆخە سیاسیەکەش بریتە لەوە کە کۆماری ئیسلامی تەمەشا دەبینێت کە تورکیا بەشێک لە خاچی هەرێمی کوردستانی داگیر کردووە دەنگۆی ئەوە هەیە کە ئەمریکا لە مەنتەقە بچێتە دەرێ ئەوە ئەمریکا لە ڕۆژاوە پاشەکشە دەکات بیر لەوە دەکاتەوە کە ئەویش بۆەوە ئەواردبوون لە معادلەی دەسەڵات لەو مەنتەقەیەدا ئەویش خۆیەک نیشان بدە و احتیمالەن نەخشەی واوەرتریشی بەدەستەوەیە پێت وایە حیزبانەی کە پێشمەرگیان لەو ناوچە سنووریانەیە ناچار بن ناوچە سنووریەکان جێبێڵن؟ مەسەلە بۆ هێزێکی شۆڕژگێر هێندە گرێ نەدراوە بە سەرزەوی و بە ناوچە هێزی شۆڕژگێر لە هەر شوێنێک بێ جێگای خۆی دەکاتەوە و لە هەر شوێنێک بێ بنا بۆ وەزایف و تعهودات و بەرنامە و ڕێبازێکەتی کاری خۆی جێبەجێ دەکات ئەو مەسئلەوە نییە کە لەم شوێن بۆ ئەو شوێن بچین ئەلبەتە ئێمە پێما وایە کە نابێ ئەو کارە بکەن یعنی نابێ ئەو شوێنانەی کە تێدا مستەقەرن و تێدا جێگیر بوون بەجێ بێڵن و نابێ حکوومەتی هەرێم ئەو فشاریان بۆ بێنێ کە ئەو کارە بکەن چی لەبەرەوەی کە ئەگەر ئەوە دەرک بکرێ کە ئەوە هێرشێک نییە بۆ سەر هێزی ڕۆژهەڵاتی و ئەوە هەڕەشەیەک نییە لەلایەن ئەو هێزانەوە کە مەقەڕیان لەو شوێنانەیە بۆ سەر کۆماری ئیسلامی بەڵکە ئەوە پێش ئەوەی کە هەڕەشە بێ بۆ سەر ئەوان هەڕەشەیە بۆ سەر اقتدار و دەسەڵاتی خودی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو تەمەشاکەن لە هەموو لایەکەوە خەریکن بازنەی دەسەڵاتی حکوومەتی هەرێم بەرتەسک دەکەنەوە ئەوە تورکیا بەشێکی گرتووە ئەوە عێراق بەردەوام ئەوە کەرکووک ئەوە بەشێن ئەوەدا لەوەش تەماعی زۆرترە ئەوە هەروە تەماعی لە شنگالیشەیە من پێم وایە کە هەدەف لە واقعدا حکوومەتی هەرێمە بەڵام ئێمە بە نیشانە گیراوین و ئێمە وەکو بەهانەیەک بۆ مەبەستە بەکاردێنی جاکەوا بێ مەسەلەکە ئەوە نییە کە ئێمە لە شوێنێکەوە هەڵدەسین دەسین شوێنێشکەدا دەنیشین ئەوە دەبێت هەموو کەس دڵنیا بێ ئێمەمانان ئێمە وەکو ڕێکخراوێکی دیاریکراو هەرگیز ئەو هەرگیز تەسلیمی و فشارانە نابین و ئەگەر تەنانەت ئەو ئیمکانەش بە هەر دەلیلێک نەمێنێ بۆ ئەوەی کە لە شوێنێکی دیاریکراو نیسەجێبین دڵنیاتان دەکەم بەدیلمان هەیە و کاردانەوەی پێویستمان دەبێ گونجاو دەگەڵ بارودۆخی ئێستا باسی عێراقتان کرد ئێران داوای شەکردنی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە حکوومەتی عێراق دەکات ئەوە بە شتێکی کردەیی دەزانی؟ بە بڕوای من بە هیچ جۆرگەوە کردەی نییە لەبەرەوەی کە ئەگەر دەوڵەتی عێراق بۆی بگونجێ هێزەکانی چەکداری هەرێمی کوردستانیش چەک دەکا ئەوانیش بە پاسەوانی ناوشارەکان و ئەوانە بەرتەست دەکاتەوە تۆتەمەزات مشاکەن چەندە فشار بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دێنن موچەی دەبڕن موچەی لە وەختی خۆیان پێ نادەن ڕێگای پرچەکبوون و تیاربوون بە چەکی ڕۆژی لێ دەگرن 1001 گیر و گرفتی بۆ دروست دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێت و لە بەرابەر ئەو داخوازیەی دەوڵەتی عێراق مەرکەزی عێراق تەسلیم بێ و ئەویش ئیزافە بێ بەو فشارانە بێگومان دووکەڵەکەی دەچێت چای خۆیەوە من ئومێدەوارم و پێشم وایە ئەوە ڕوونادا لەبەرەوە مەسئلەی کورد مەسئلەیەکی منتەقەیی جددیە ئێمە لە ناخی ئێمە تەنیا لە ئوردوگایەک یا لە بنکەی شاخێک جێگیر نین ئێمە لە ناخی دڵی کۆمەڵانی خەڵکی کوردستان هەرێمی کوردستاندا جێگیرین
هەر لەو ماوەیەدا لەو دوو چەند ڕۆژەدا کە ئەو هەرشانە بووە باوەڕ بکەن بە سەدان کەس لە هەولێر لە سلەیمانی لە شوێنەکانی دیکە پەیوەندیان پێوە گرتوین لە خەڵکی هەرێم لە ڕوشنبیر لە تێکۆشە لە پێشمەرگە هەتا وتویانە چیمان بۆ دەکرێت بۆتان چیمان بۆ دەکرێت با بیکەین لەبەرەوە پێم وانە ئەوە ئەندەکارش ئاسان بێک اینجا بێزگەلەوە کاردانەوەی نەبێت لە ناوەوەی کوردستانی ئێران چونکە من پێم وایە ئەوەی کە جمهوری ئیسلامی لێی نیگەرانە نەک هێزی ئێمە لە ناوچە سنووریەکان بەڵکە توانا و قدرەت و نفوزی کۆمەڵایەتی ئێمە لە ناخی کۆمەلگای کوردستانە ئەوەیە هەڕەشەی لێ دەکات هاوجهات دەگەڵ هەموو کۆمەڵانی خەڵکی ئێران جا لەبەرەوە من نەخێر بارودۆخەکە بۆ نابینم و پێم وانە ئەم داوایانەی دەوڵەتی ئێران لە حکوومەتی کازمی جێگیر بێ دەوڵەتی کازمی بەڵێ لە فکری ئەوەدا هەیە بازنەی دەسەڵاتی حکوومەتی هەرێم بەرتەسکاتەوە بۆ ئەوە هەوڵ دەدا بەڵام ئەوەی ئێمەی زۆر زۆر بۆ مشکلە لەبەرەوە ئەرزم کردن ئێمە بەدیلمان هەیە خۆ ئەوە نییە مەسەلەن تەنیا بۆەوەی کە ئەوان هەڕەشەیەک دەکەن باسی بەدیلیش بکەین پلانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لە نێویاندا کۆمەڵا بۆ بەرەنگاربوونەوەی ئەو هەڕەشانە چی دەبێت؟ پێش هەموو شتێک ئێمە بەسمان هاندانێکی جەماوەریە ئێمە پێما خۆشە خەڵکی کوردستانی ئێران و هەروە جەماوەری خەڵکی هەرێمی کوردستان هەمووی بە وردی لەگەڵ لەو ڕووداوانە ئاگادار بن و لە کاتی خۆیدا کاردانەوەی پێویستیان بێ پێش هەموو شتێک کاردانەوەی ئێمە کاردانەوەیکی سیاسی جەماوەری لە دەرەوەی وڵاتیش هەروە لە دەروی وڵاتیش بانگەوازی هەموو ڕێکخراوە سێمەدەنیەکان ڕێکخراوە مەدەنیەکان ناوەندەکانی مافی مرۆڤ و هەموو ئەوانەمان کردووە و هەوڵ دەدەین لە ڕۆژانی ئایندەدا زۆرتر پەرەی پێ بدەین بێزگە لەوانە کارێکی دیکە کە دەیکەین پێکێنا هەوڵدانە بۆ پێکێنانی جۆرێک لە هەماهەنگی لە بینی خودی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان باشە بەڕێزانیزادە بۆچی لەم دۆخەشدا هیچ بڕیارێک نەدراوە کە بچنە نێو ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئێرانە ئەگەر ئێمە نەچوینە ناوەندی هاوکاری ئەو مانای ئەوە نیە کە هاوکاریان ناکەین ئەو مانای ئەوە نیە کە هەوڵ دەدەین بۆ ئەوەی کە بەتایبەت لەو بارودۆخەدا هەر کەند و کۆسف و بربەستێک لە ڕێگای هاوکاری بێ ئەوانە لابەری چوونە ناوەندی هاوکاری بڕیارێکی سیاسیە بۆ درێژماوە کە ئێمە بە هۆکاری کە زۆر جار باسمان کردو بە هۆکاری دیاریکراو نەچین تێیدا بەڵام ئەوە زۆر باشە بەڕێزانی زیادە بمبورە کاتی زۆر کەمە و پرسیاری زۆرە هیچ پلانێکتان هەیە لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئەوەی کە بە جۆرێک لەم کاتەدا هاوکاری و هاو ئاهەنگیتان زیاتر بێت؟ پێش هەموو شتێک ئێمە داوامان ئەوەیەوە هەوڵ دەدەین بە ئەوە جێبەجێ بێ لەم ڕۆژانی ئایندەدا کۆبوونەوەیکی بەڕێوەبەران و بەرپرسانی ئەم ڕێکخراوانەی کە چالاکن و بەردەنجی ئەو هەڕەشەیەن ئەو کۆبوونەوە پێک بێ و لەوێدا پلانێکی تۆکمەی هاوبەشدا بمەزرێ ئەلبەتە ئێمە وتم هەر کام لە ئێمانانیش خۆمان پلانی خۆمانمان هەیە بەڵام ئێمە هەوڵ دەدەین کە ئەم هەوا هەنجە پێش بێ و نەتەنیا هێزەکانی هەرێمی کوردستان هێزەکانی ئێمە لە هەرێمی کوردستان بەڵکە هێزەکانی هەرێمی کوردستانیش و هێزەکانی دیکەی کوردیش لە پارچەکانی دیکەی کوردستانیش جۆرەی دێخۆمان هەماهەنگکەین چونکە ئێمە پێمان وایە ئەمە پلانێکە کە ممکنە بگوازرێتەوە بۆ تێپەڕکردنی مەرزیش باشە پێتان وایە بۆچی لەم کاتەدا کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئاستی ئەم هێرشانەدا هیچ کاردانەوەیکی نەبووە یاخود قسەیەکی نەبووە بەداخەوە نەکەن ئێستا لە زۆر خۆناغی دیکەدا کۆمەلگەی نێودەوڵەتی بەمانای دەوڵەتان کاردانەوەیان نەبوو وەختی ڕفراندۆم وەختی ڕووداوی کەرکوو وەختی زۆر کارەساتی دیکە کە بەسەر تەنانەت کیمیاباران تەنانەت ئەنفال ئەوانش کاردانەوەیان نەبوو لەبەرەوە ئێمە زۆر چاوەڕانیمان لە کاردانەوەی دەوڵەتەکان نییە چونکە دەوڵەتەکان بەرژەوەندیان هەیە و پێی بەرژەوەندی خۆیان حساب دەکەن و بە نەزەری ئێمە بەرژەوەندی ئەوان و بەرژەوەندی هێزەکان دەگەڵ بەرژەوەندی خەڵکی کورد ناتەبایە
لەبەرەوە ئێمە چاوەڕوانی کاردانەوەی بە پەلل لایەنەوانەوەی موشکبارانی بەکە حزبی دموکرات کرا کەس کاردانەوەی نەبوو لە دەوڵەتی ئەمریکا کە فەزای کوردستانی عێراق لە پاوانی ئەودایە چکۆڵەترین زۆر باشە گەلێک سپاس نەکرد پێشی نەگرتن بە موشکبارانەکە بەڵکو لە رووسیاسی شۆچی نەکرد گەلێک سپاس دەکەم بەڕێز ئیبراهیم عەلیزادە سکرتێری گشتی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران لە سلێمانیەوە لەگەڵمان نابووی زۆر سپاس.